سلامتي وش يا ربي ساغبي يا اخوة بخيري رسو هموشتك سازة عمادا حموشتك بطلي جنابته والله بين خوشة شاك ديما حف رسو بوني روجا يقدر الله يا رسو أمن وعدم داو بإنجليزيش توزق سان كم جولية إنجليزي مثلا good morning ببندلي مش دلم هوا هيديو أي if I thank you عنديو أفني أمو أزمان شي دصانه أو جاب مثلا نبون ويلكم يلكم باكل يا يعني ببيت الله أفني أمن تادو كان ميزار عميد اسم سيتا عند واكدون يستاديمو زوجك باشا وانندي ديواني تايبتني يستاديمو يا ربي والد بزياد بيجاخو تازن كردو تو داوي تشان كدوا يا ربي والد بزياد بخدعتي تشي ندي خوالد تيك ندي خوايا خدايا خير وبيتو بركة بس داو باريني لا اله الا حالم يا ربي والد بزياد بي او السفتاح بوسيت او هات بوا او يعني تي رسول كرة بصريتو كريبو رفات اللي بوي مشكستو لك والله رسول ساك الرشد تخوا هذا قبع عسالي بيتك يعني لا اخوا دو لا اخوا دو بصريتو رسول او بزماينكي مالن لقايني جات شود بكابرا داواي شاي كابوي بري من اخواته وجاشتي وادا بيش او رو هر وا كابرا قصيده كابشي ما عند بيتو دي تاجي بينا بخسارنا بخسار استاد دين خوا غوري خوا دزاني بنسي بشي دبي والله واه ونيا هذا قوريي كوا نا بو كل شيء بيدا دبن سار دبن نعم والله قرما تشاودي برسول بلي هذا قوريي كي وساتر باش هذا قوريي كي كم شاك بخسارنا بيش لا وين هذا رسول بلي ايواني تايبت دين اورو بيم قوتونا بوانيكي با درسي مع مسار الشيديو ابي السور برزقار سنق سليم قوتوا والله في ما بي رسول بي بشي هابي هلا ما ندري اقول مقام مش دليل هاي رحمة داي بابا قرار واحد هجاريش بي هجاري دقل هجاري دف يا اخوة جات فجدي هذا بعدين والله تتاقانا بابا وانا وخوشا رسول خدام بيني حاول دفتي داقي هواي دكا جويلي علي دسوري حكتي وانيا ما اروي هشتي هاي وصل معدني بس وانيا اري والله اما ناس عم برشي عندك بيشو دبول لشي بو داري كاين بين دقل يعني لا رسول رسول فيا جوليتو برك ايدم هراش وشتيواي قعدت الليله بس السياسه والمياسه وشتيوان لكن باشا بلي وجه خاني دوستان هنر مندانا دەزانین چۆنە پیاو زۆر دەترسێ یەکێک لێرە فەڵتەی سیاسیدا دوعا بە زاتێ خوای دەپێشدان ئەمە دەحای نیکونە ڕۆشێن دەکەن کاکە بۆ دەیگەن کاکە مناقەشەی لەگەڵ مەکە دەی زمان دەیکە کاکە زمانی ڕاناوەست ئیوا دێ بەس بەوەی کێشەی بۆ مە دروستکە پیاو چا بەدەنجیاندا ئەدیوە سەربازە سوور بۆ داهاتووە خۆپتی دێن هەموو تەواعی دەزانیت یا باقوخانێ زۆر پێخۆشە ڕسوو ئەو شەکرەت لەکوێ کڕیوە بۆ قصدم بيو ناتويتوا والله عزلي قال لي تشاكي بيدا خويا كيف اللي بدبر بشتين دي دابي دتي لي عجباش تشاكي بيدا خويا ناتويتوا دي باشا ادي اتو درسي مسؤول بانك دوا خو بعدتها خورينا تيجي او قند باش دتها كان لي قرب عوابي والله رحمه الله ما دام دخمي جيفاني والله بياي كرامن ليم ناقرن شنو المتشكش مو زياد دكم والله بيب خوشا والله بخوم نيازم ما بو بير بليم لا ملي ام بخوم زياد ام خول نبي دبر وجدانت من عقب الرعمي شو قاعد اوي الرعمي نبي الديني شينيا والله جحر واه
بەشە ئەو قەندە چێ دەلێی میسی لەو لای بۆ لای یاری پێ دەکەی بەزاری خوا ڕسوو هەر چەندی مراوەغەی پێ دەکەم ناتوێتەوە بەمە ئەولادی هێنمە و لە نازەم ناوە بەردەوام بە بەردەوام بە وا ڕزگارە فەرموو من بەتەنە نیمە کاچی خۆم دەوەرەوەرە چی دەگەڵە وەڵڵی هونەرمەندی ئازیز و خۆشەویست ڕست و بێبەشم ڕسووی ئەها وەرن وەرن بێنە پێهەڵە پێهەڵە سەر حەتۆ کچاوی بوون سەخانە و ناکدەوە دانیش ئێستا ڕسوولیتەوە پێشە مێزەکەی سلام عليكم سلام السلام عليكم بەخێر بێن لە چاخانم سپاس یاخوا بەخێرەی چاو مازەکە مەزتان چۆنا یا ڕەبی بەخێرێ بەخێر بێت چاوەکان مازەکە مام ڕستەوە ئەتوش بەخێر بێت سپاس کاکە ڕسووگیان سپاس کاکە مامۆتمانگیان دەلێ چی چاکی وە خۆت جوانت بۆ تێکە وەڵی جوان دەست و پەنجەی خۆش هەر جوانە و ئەگەر تێکی دەست خۆش چۆن بێ شیرین بێ یان فەراد بێ باشیرن و بەڕنگ بێ شیرین و ئەدیە تۆ کاک ڕزگار وەڵڵی میش هەر وەکو کاگڕسی بێشیرن و بەڕنگ بێ شیرین و بەڕنگ بێ هەتوو کچاوان دە خزمەتتودام یا ڕەبی بەخێرێن یاخوا دەستی خۆش بێ کچاوی من پێ چۆنە ڕزگارێنە وەڵڵاهی بەڕاستی دەستان خۆش بێ دیکۆرێکی کوردەواری زۆر جوان بەڕاستی نازانین تەماشای شوێی پێ هەر شوێنێکە تەماشای دەکەی جێک لێ جێگەی جوانتر و خۆشتر بەخوای دەگەڵا و ڕسمێ دەزای چەندی پێ و مادی و بووین ئەوانەی چین دەگەڵ بەحیب دەبێ هاوڕێ یا ڕەبی دەستان خۆش بێ بەڕاستی مونەتان جا من بە قسەم نەکردوی دیشنەمەکەم داوی دەگەڵ و پێ دەکەنی تۆزێک باسار بێتەوە آخرەوە ئەوە بۆیە ئەو جارەشان چاوە سەر کردیەوە دوکتیان باڕەش بێن ئەوە کوڕی پورە فاتێ بوو ئەوە ئەمنو لە ڕێدی دەخوادی باشە دی بۆ باگ من نەکردم بەڕسوو بێ بەشم گوتم بێ بەجەوە ڕسووکەیە دەڕوات چاین بۆ شوێ دەبا هەندەی پێ لە سەری گەڕاوە مەڵا گەڕایەوە نازانم وعین چیان وەسەر کردێتەوە کاکە یانی ئیوانیات و ڕسوش ئەوە نییە کاکەەوە من داوای شیرین و بەڕنگم کردووە ئەو آخر ڕم بێ مەسەلەن شیرنی خراپ بێ لەمە چاتر بێ وەنە بۆ ڕسوو لەبەر سوکەری ئەدی چۆن لەری ڕستینادە دەڵێ لەبری ئاو چیان بۆ هێنام لەبری چا بەخێرێ خەند ئەوە دەرسی مامۆساڕەشی دینیا دەوەرەوە هاتم السلام عليكم بەدەستان چۆنە بەخێری سپاس دەکەم کاک دەرشین بەخێری ماڵە چۆن مامۆتمانگیان پیرۆزە بەدڵی خۆش خدا سەلامەت کاک دەستی ساخانەی خۆشە سپاس دەکەم مەمنون زۆر سپاس خێری جا هەموو شتەکن هەیە کاکە سوور بەخێرێ سپاس دەکەم دەلێ چی چاکت بۆ تێکەم سوور وەکو کوڕکێ سوور چاکم دێ وەسڵ بێ بەس لە کوپی والله بۆ کوپی وامەکە فێری کوپیم نەکردووە وڵی ڕاست دەکات تێگەشتی بە ئیسیکانی گەورەی ئیسیکانەکان ئەمە بە کورجە شەشان بخۆوە کورخۆ وا بەخێرێ کاک ڕسوو بەخێری پێشتر مامۆتمان شتێکی سلام عليكم عليك عليكم السلام چاوی من ورحمة الله وبركاته سوورە بەخێرەی سلام عليكم مامت باشەوە لە بۆ هادرێنگاتێت تو قەرار نەبوو زوو بێ والله مامتمان تۆزێکی شوکارم هەم بۆیە نەمتوانێت یاخوا بەخێری سەر چاوی من ئەرێ مامەتمانی دەلی لە بۆ بژارێ بانکردون بەوی دەلێ درەنگ دێ بەوی دەلێ زودی نۆدرێتون نەوەڵ قەرار بوو زووتر بێ ئەدی چاکی چۆنت دەمێ والله با فەرهاد و بەڕەنگ بێ دەلێ چی بڕەکیشت خۆشەویستی بۆ دەپاڵکەم هەر خۆشتریش دەبێت ئەمە هەموو شتەکەن هەیە شکلاتەن هەیە هەموو شتێکتان هەیە شیرن هەیە چان هەیە قەنداغیشن هەیە گوێ لێچوو پێ خۆش بوو دەتوانن بەخۆی وڵام مامۆتمان چاخانەکە زۆر خۆش ئەو نەک خۆشی قەیدێ ناکە کوڕە ڕەسوو بێ باش هەرچی هونەرمەندی شارەکەمان هەیە دەوروبەری شارەکەش ئێرە هەر چاخانەی هونەرمەندانە بەڕاستی دیکۆری زانیە هەموو دەتوانن لێرە دابێن خۆیان ببینەوە ئای ئافرین جا بەدەنەوەی با یەک شتیشت پێ بلێم بەڵێ دەتوانی بێ لێرە خەمەکانت باسکەی الله دەتوانی بێ دەردە دڵن دەگەڵ ئەوەش ماسڵ ڕاست دەکەم بڵێ هەروایە ئەوە کاکەژان نییەوە بۆ نا کاکەجان بەخێر بێستە چاوانم کچاوی کاکەزار بەخێر بێستە چاوانم کاکەژار بەخێرێ دەلێ چی چاکت دەمێ مێشکت بحەسێتەوە بۆی ئەگەی هوا ڕاتوەشان مار و هەژدیای وەسە مابێنی چۆنە چای ڕەش یان زەرد زۆر ڕژ نەبی و زۆر زەردیش نەبی وەسەد بێ بە حەتوو کچە بەس با شیرینش بێ ڕسوکە شیرنی نادەینەکە لە بەر سوکەنی خراپە بادیش نەمێ بیخۆن ئافرین نەنا
ڕەحمەت لە داک و بابت خەڵک بۆش دێت بۆ خۆت دەزانین بۆ چ دێت بۆی مێشکی سراحەتکە ئەوەی نانا وشتی چاکەوە دڵنیا وڵی باوکم چاکی دەرەجەیە کە بەڕاستی دەست خۆش بێت. خۆشە ئەرە. نانا بە لەزەتە جامە لە خزمەت وداین خزمینە ئەو چاخانەن کردوتەوە قەندی کوڵاوە و قەندی ئۆشی لێە لێتی بەڵێ بەڵێ لێتی بڵێ جا خواردنی بەهانیانیش ئافری هێلکە نەیە قەیماغن نەیە دەبعان خۆ وڵاتی ئەمە هەندوینی شەب لە بەتوکە نەیە بەس بەخوای بەم کەس ناکرێ مڵاوە ڕەگرانە ناوەڵا یەک شتی دیکە خزمینە داوای لێ بولنن هەیە ئەوە ئەمە ئەستیخان هەیە ئەستی پۆلستی. دەست و پەنجێکی هەیە کاک ڕزگار هەر شیرنە نییە شتت لە بۆ ئازرکە ئەوە ئەمە هێلکە و ماست و قەیماغ و شتیوا لەوی دەکڕین ئەمما ئەوە مامێ نەخۆشە نەهاتووە دەنا هەر پێم گوتووە مەسەلەن شتن لە بۆ بینی وەرە بۆ بە هەموو لاشی دوعای بەخێری بوو ئەرێ وڵات ئەرێ خزمینە وەکو بزانن ترەمپە سوور دەرچووەیانە جۆ بایدن هەر لەوەیە جاری مامۆتمان ئەمە بۆیە دێنێرە بەڕاستی تەداخلی هیچ شتێک نەکەین نە سیاسات نە ترام کاکە ئەمە بۆی لەو دەرگەی دێنە ژوورێ بۆی مێشکمان ئارام بێت دەچێت هەر شوێنێکی باسی ترامپ و کاکە لە ئەمریکا خەڵک دەردەچێت چ خلاقی بەمەوە هەیە مامۆتمانجا ئەمە هاتوین ئەو ڕۆکانە هاتوین تۆ خەمی درمان باکەین گوێ لە گۆرانی خۆشەکانی ڕاستی بێ بەشی بگرن لەگەڵ چاخۆشەکەی مام ڕسووی ئالی بۆ دەفەکەی کاکم نالێ بۆ دەفەکی کاکە ژاری هەر هیچ دەگەڵێ بێ چاوی من ئەمە باسی سیاست ئەوە مەسلەی ناخۆش شتێکی جیا ئەمە باسی ناخۆ ناکەین ئەوە ئیدەرەوەیە ئەو جا ئەمریکا لە بۆ خۆم دەزانن وڵاتێکی زلهێزە گوێ لێ باوکم وەڵی تەسیری هەیە بەسەر تاسەری جیهاندا گوێ لێە وەڵا ئێستا وێ ڕۆژێ مەسەلەن بکەن جۆ بایدن دەردەچی هەر ئەگوتیان دەردەچی تمان بڕووکەک لە ژێڵڵا ئەگە چی دوابتیان مەڵا دروێ دەرناچی گوێ لێ دابەزیەوە تمان بەسەری تو هەر بەدەلنگای داهاتە خوارێ ئەجا پەیوەندی بە چاخانەی مەشوە هەیە گوێ لێ بەجاری وا شەکرگریان دەبێت جاری وا مەسەلەن چاگریان دەبێت جاری وام ئەمە دەبێت لەگەڵ تەلەڤیزیۆنی بڕۆین ڕاستی ئەم من ئێستا وام داناوە مەسەلەن ئەگەر شت گریان بێ شتی گران لە پێشە شتێکی عەجایب لە تەلەڤیزیۆنی نووسرابوو نووسرابوو قەدەغەی بڕین بەسەر ماڵی جۆ بایدندا سەپێنرا نازانم بۆی مامۆتمان بڵێ ئەو مۆزوعی بۆم باس کردی بۆم جێبەجێ دەکەیەوە نیە چیا ئەوەی پێم کوتی نانا لە خزمەت داما ئەو بەڕاستە ئەبێ زارش پێم کوتی هیمالت کرد نانا ئیمانم نەکردووە خۆ بەوەی نییە هاتوو بە پێم نەگوتو ئەجی دیار شتەکە نابێ مەیسەل بێ ڕاستە ڕێ بێجا هەنجینێ خۆشتیوا چۆن دەبێت کاچی من یەخڵا بەڕاستی چاگەشی بەلەزەر ڕاستی بەلەزەر بوو دەست و پەنجە هەر خۆش بێت ئەرێ خزمینە دەلێن زۆر گوتن قورحان خۆشە وڵاوەتەوە دەلێن چی بڕێک مێشکن حەسێتەوە دوێنە گۆرانی کا ڕسوی بێ و بەدەست و پەنجەکەی مامەستاش دەفەکەی ماژە بە قسانیش دەدەی وڵا پێم خۆشە وانێتە خوا کاکە ئەو دەفەی بێدەن ئەو دەفەی بێدەکەن نەیە خۆ بێدا چ نەبۆ دەلێن والله ئێجا بە حەزیەوە مەڵاجا وڵا خۆمە پێن خۆشە مەس گوێن لە وەڕاگرتوە هەر شتەک بێ پێن خۆش ئێمە دڵی ئێوە ڕازی دەکەین دڵنیا بێ یا ڕەبی خوا لێ ڕازی بێ زۆر سوپاس أخيرا
هزارش خۆش بێ دەست و پەنجە و خۆش وانێ کەچی دەگەڵ نییە ئەو شتە کۆڵەوی وای لێ دەکەن کەمان سازێک ساس ئاوانیە نا ساس ئاوای یاڕەوی بە خێرەوە ئەوە کلیپیش کردوە کاڕەسوەرم بۆ گۆرانیە گۆرانەکەی خۆی لە 2010 لە ڕێگەی کەناڵی تەلەڤیزیۆن ڕاپەڕینەوە دەستیان خۆش بێ بۆم کلیپ کراوە زۆر چاکە تویش هەم لە چەناڵەکەی خۆم و لە چەناڵی دووسێ برادری تیشێ یاڕەبی دەستت خۆش بێ وڵاهی خۆشت گوتخوا هەڵناگری بەڵام دەکرێمەش دەستخۆشی برادریان دەستخۆشی لەو مامەتمان کاگرەسو بکەین بۆ گۆکردنەوەی هونەرمەندە خۆشەویستانە ئەو بڕیار وایە هەموو هونەرمەندانی شارەکە و دەرەوەی شارەکەش جێگای دەستیان خۆش واژامەدە خزمەت داینێ خزمینە ئەمە بەپێی زەمان و بەپێی ئینشاءڵڵا ئەگەر پار و زروفی ئەوە خۆش بوو پێم وایە یعنی شەکانی ژەوان بەرەو باشتر دەڕوا لەبەرەوەی هەرچەند با بڵێن وەسعی وڵاتی ئێمە خۆش بێ ئەوەندە دڵ و دەرونی دەستگاکانی ڕاگەیاندن و خەڵک و هەموو با بڵێن پێکەوە بەندە هەموو با بڵێن خۆشاستێش واللهی دەزایی چی ڕەسوولجان ئەمە هەر هەموو دوحاشی بکەین زۆر چاکە بلین یا ڕەبی وایە بیکەی بۆ خاطر ئەو گەورە و عەزەمەتی خۆت ئەو پەتای کۆڕۆنای لە ناوبەری چونکی ئەگەر ئەو پەتاها نەمێنی ئەگەر پەتاها نەمێنی خەڵکەکە زیاتر مەسەلەنەها ئاهاکی پێدا دێتەوە وەزعەکەش ڕەم بێخۆشی بێ لەبۆ کار و کەسابەتێش باشتر ئێستا بەس دەزایی چیە خزمینە یەک شت و پێ بلێم وەڵڵاهی ئەو پەتا هەرتەوا مەسەلەی ئابوووریەکەی سست کردووە خزمینە هەر لەبەر ئەو پەتا و مەتاژ دەزایی چیە پێشنیاری شمە بوو گوێ لێ هەرچەندە ئەمە بەنیازیشین پێم خۆشە چاخانەکان هەر هەموو چاو لە مەش بکەن گوێ لێە خۆ پاراستن شتێکی چاکە نەبوو جا ئەمە ئەوە ئەو جارەی لە بیرێن چووە دەنا بە تەماین ئەمە دەستە دەمام کە چیشدانەی لێرە وە نەبوو وەنی ئەخر بەبێ دەمامک گوێ لێ تۆزە پیا خۆم پارێزەوە نەبوو ئەوە ڕێی چۆنە باش نییە ئەوە باشە ئەو هەموو ئازیزێمان لە دەستدا بەوەی ئەو پەتانە گریسێ جا باشە کاڕەس و خۆز و زوو لە هەموو کەناڵەکان هاوار دەکاتڕێت تکا پابەندی ڕێنمایەکان بن ئاوار کابرا گەورە و زەلامە پابەند نابێت چی لێ دەکەین لە ئاخری ژەر بۆ خۆن زەرەتمەند دەبین ڕاستە کاکە چایەکەم بۆ تێکە بە بۆ هەر بۆ تو کاکە وەڵای بۆ مشتێکەوە یا ڕەبی عافێت و بێ دیارە چاکە و بەدڵە نەک چاکە چاکە جەوی چایخانەکەی یانی وا لێ دەکا سەند چایان دەخۆی بۆ خۆت هەز ناکەیتن مامەتماجانەوە تەلەفۆنە مێسادی فەرموو سەر چاوی من بەخێری ئەو چایەوە دەستی کاڕەسویدە ئەو بۆ کاغڕەسوی کاکە ژارە توش دەخۆی بۆ دڕۆکە بۆ مشتێکە وەڵام من چای بۆ چایڕوو ناکە ڕەسوو وڵای ناپێما بێت چا بە گەرمی زۆر خراپە کاڕەس خۆی من هەر حەزم با بڵێن لە چای ڕۆکراوی نییە ئەرێ کاک ڕەسوو پرسیارێکی دی بڵێ جەنابەت لە مێژە ئاوا مەسەلەن لەگەڵ کاری هونەری تێکەڵاو بووی گۆرانی شتوا دەلێوە نیە بەێ وەڵا لە ساڵی هەشتا و نۆ ئەوانەوە خەی ڕەحمەت لەوداک و بابەت کۆنا چەند گۆرانی خۆتەنە کلیپت کرد بنی مەسەلەن وەڵا هەردوو گۆرانی خۆم هەیە کلیپ کراوە با بڵێن بەڵام شتی دیکەم هەیە ینی دوو ئەلبومی تۆمارکراوم هەیە و ئەلبومی ئینشاءڵڵا ئەو ساڵ لەگەر لەبەر ئەو کۆڕۆنایی نەبایە دەمێک بوو تۆمارمان کرد بوو ئینشاءڵڵا کاڕەس و زاوە ئێڵدی فامیلیش کەناڵی خۆتە هی هەمووانە ئەمە دە خزمەتت داین ئەرێ کارەس و ئەمن گوێم لە گۆرانی بۆ جاجار ڕەش و گۆرانی ئەوەی دەلێتەوە دەیکی هەزار ڕەحمەتی لێ بێ ئافرین ئەمیرە خۆشە هەزار ڕەحمەت لە گۆڕەکەشی بەپەتا نەگریسەی زۆر ئازیز گۆرانی بژێت گۆرەوە یە کاک ڕەسوو وەڵایی خۆشی دەلێ شەر بێ گۆرانێکمان لەو گۆرانی بەوڵەتە وڵای خۆشحاڵ دەبین هەموو یادێکی یاخوا بەخێر ڕەحمەتی لێ بێ وەزار ئینشاءڵڵا خەبرەکەی پڕنور بێ ئامین هەموو یادکردنەوەکی ڕەحمەتی سابق کوردستانی بێمان خۆش ئەگەر برادرانی ڕێیانە سەر بێ گۆرانی سابق کوردستانیمان بۆ بڵێتەوە وەڵاهی پێم خۆشە دەنگیشی خۆشە نازام کاکەژاری دەتوانێت بەدەستە ناسکانی تۆزێک دەفێژی